من مثلا كزوج شخص لين مسألة جنوكا أو شيونا كدالين مثلا أو سحران أو يتر دزانم مثلا إيش كان يراسني بلام دالين مثلا إما جنوكا دبنين وهر شونك بتأكيد نازنم كقصي خوايا يعني مثلا بجين فرموده كدلت خوا پرجانی آگر چه درست کرد و لسر دموچ لسر چوی انسان که سه فضلی نبینید نو جن و ملائکت و شیطان باشه اگر مثلا او شخص بجید من جنو که دبینم چون بوم مثلا اواده چه بیدن بله هیچ کسی لم و اگر مایکت بگیرین ازانی مایکت بگیرین لا والله نازنم اول جرأت من والله ببورم سەریکە باشە هەر کەسێک ئیدعا بکا بڵێ من جنۆکە ئەبینم جنی ئەبینم لەسەر هەیکەل و جسمی خۆی ڕاست ناکە و کەسە کەذابە چونکە خی گەورە خۆی لە قورئانە فەرمێت ئەوان ئێوە ئەبینن بەڵام ئێوە ئەوان نابینن بەڵام ئەوان خۆیانەکەنە هەیئەتی سەگی ڕەش پشیلەی ڕەش ماری ڕەش ئەبن بەم شتانە تەنانەت ڕەنگە ببنە هەیکەلی ئینسانش جۆرە ئینسانێک باشە جۆرێک خۆیان بنوێنن بەڵام هەیئەتی حەقیقی خۆیان هیچ کەسێک ناتوانێ بڵێ من ئەیان بینم هیچ کەسێک ناتوانێ بڵێ من ئەیان بینم بەڵێ براکەم